خشبی کابینینا خەڵکی دووهۆک و هەولێر وەرنە سەر شەقام وەک شێر. لە هیچ جێگایەکی ترین ئەم سەرزەویە بایکۆتی بۆ ناکرێت و مەحاڵێک نییە چارەسەری ئەستەم بێ پێنەدانی ئەم مافەز زۆر سادانە ئەو پەڕی شەرمەزاری و بچووکبوونەوەی حکوومەتی ئێمە. دووهەم، هەر بەڕێوەبەرێکی پەروەردە یان بەڕێوەبەری ناو ناوەندەکانی خوێندن لەسەر ئەم مافانە سەرەتاییانەی خاڵی یەکەم فشار لە مامۆستایانی بەردەستی بکە هیچ شتێک لە پەروەردە و کەسایەتی خۆی و کەسایەتی مامۆستا تێنەگەشتووە.